سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستم بەخێر بم بە ڤیدیۆیەکی نوێی PC لە هەمان ئەو دوکانم کەوا پیسەکەی منیان بیڵد کرد ئەگەر لە بیرتان ماوە پێش ئێستا ڤیدیۆیەکم بڵاو کردەوە لە دوکانی PC زۆن بووین لۆکیشن و شوێن و شتەکانتان هەموو پێ دەڵێم و هەمووتان پێنیشان دەم کرد لەکوێ دەتوانن پیسێک بیڵد بکەن ئەو ڕۆ پیسێکی زەبەلاح بیڵد دەکەین و هەموو خطواتەکان باز دەکەین کە چۆنی بیڵد دەکرێت کە دەبینین کەیسەکەی زەبەلاحە مواصفاتەکانیش بەرزن پێشوەی باسی مواصفاتەکان کە پارچەکان چی و چ نییە ئەوە لە بۆ کەسە چییە کەەوە گرافیستە کاری ئیشی 3D ڕێندەرینگ دەکات واتە پێویستی بەهێز و توانایەکی زۆرە پێویستی بە نوێترین ئەپدەیتە لە هەر هەموو پارچەکان لە کوردستان گەنجێک بتوانانی بیڵدەکی وا دروست بکە لە بۆ کارەکەی خۆی شتێکی مهم و شتێکی گەورەیە تەنانەت جەماعەتی PC زۆن دەڵێن ئەوە گەورەترین بیڵدە لە کوردستان لەسەر ئاستی عێراقیش بیڵد کراوی کە زۆر مواصفاتەکان بەرزە بێگومان بە پرۆسەسەر دەست پێ دەکەین پرۆسەسەرێکی Core i9 لەسەرە کە نەوەی 13900 کێە مەزەبۆردەکە هەوازنیشی یەکدا قورسە مەزەبۆردەکەی لەسەرێتی ڕۆک سترایکس Z790 ئیە وایفای 6E هەیە بەخۆی کە 6E نوێترین زۆری وایفای لە جیهان لە بۆ سیستەم واتە ویندۆز سیەکە SSD سامسونگیان لە بۆ دانایە کە 909 پرۆیە سرعتەکەی زۆر بەرزە لە پلیستیشن 5 سەرەتەکە سرعتی پلیستیشن 5 SSD-کەی 5.5 گیگابیتە لە چرکک ئەوە 7 گیگا و 450 مێگابایتە لە چرکک نەک مێگابیت ئەوە جەماعەتی ئینتەرنێتی ئەو شتە قۆڕیان دروست کردێ مێگابیت و مێگابایتیان لەمە تێکدا ئەگەنە بەخۆی مێگابایت گوتنی زۆر ئاسانە یەک تێڕایە زۆر خێرایە لە بۆ ویندۆزی دەتوانین بەکاری بینین ئۆکەی دوو زۆر ڕامیان لە بۆ دیاری کردیە ڕامەکان 128 گیگانە DDR5 لە جۆری دۆمینەیتەر پلاتینیوم RGB ڕامەکان واتە RGB-شیان هەیە لایتنینگ گشتیان هەیە سرعتەکەشی 5200 مێگاهرتزە کولینگە ئەوەش وەزنی یەکجار زۆرە 6 ساڵ زمانی هەیە یەکسەر کە ئەوم بینی سەرنجڕاتشام 6 ساڵ زمانی لەسەرە لۆک شەریکە ڕۆک سترایکس LC2 360 ئەوە کو دەخینێتەوە ARGB کە ARGB نازانێت طبعا ئۆکەی دەتوانین کۆنتترۆلی RGB-ەکەی پێ لە ڕێی سیستەم وایە ڕەنکام گۆڕێ پاوەر سپلای HX 1200 واتە کە پێویستی بۆ هەموو واتەی هەیە بێگومان لەبەرەوەی هێز و توانایەکی زۆری پێویستە لە جۆری 80 پلس پلاتینیەمە 10 ساڵیش زەمانی لەسەر نووس بێنە سە شتە گەورەکەی کە ئەوەیان لەوانێ زۆبەتان لەبەر خاتری ئەوەی تەماشای ڤیدیۆکەی بکەن لە جۆری GeForce RTX 4090مان لە بۆ ئەو کۆمپیوتەری تهدید کردیە کە خێراترین و بەقوترین سیستمی گرافیک کارتە یاخود ڤیدیۆ کارتە لە جیهان ئێستا حالیان بەکاردێم 24 گیگابایت ڕامی لەسرە لە بۆ کەسانێکی یاری دەکەن ڕیت تریسینگ 4K 120 فریم 140 فریم حسب یاری بێگومان لە هەندێک یاریش 8K 60 فریم 8K 120 فریم ئەوە لەوەی بەقوترت نییە لەوەی بەهێزترت نییە ئێستا حالیان هەم لە بۆ گەیمینگ و لە بۆ لەوانەیە لە بۆ گرافیک کارت و ئەو شتانە ئەو کەسانێکە ئیشە ڕێندەرینگ دەکەن نەفری وا هەیە دوو دانەی سینەوەتی بەستابییان هەیە دوو دانە چلنەوەتی دەبەستی لەبەر خاتری ڕێندەرینگ گۆشتانە بەڵام خۆی زیاد لە حەدا یعنی ئەو گرافیک کارتەکەی ڤیدیۆش بڵاوی کردەوە هەر زیاد لە حەدا شتێکیکەش هەیە لەوانەیە زۆربمان نەیزانین خۆش من دەزانی ئەوڕە فێری بووم ئەویش براکێتە ئەو جۆرە وەکو هەیکەلێکە CPU-ەکەی لەستە سەری تاوەکو CPU-ەکە زۆر گەرم نەبی یاخود CPU-ەکەی بەخۆی زیاد لە حەد ساتر دەکاتەوە لەو ساردی کە لە بۆی دادنرێت دوو هاردی SSD لە بۆ دادنێن 4 تێرا دەکات 8 تێرابایت ئەوە ئیسفادە لە دەکات لە بۆ کۆلێکتکردنی زانیاریەکانی خۆی داتایەکانی خۆی لەوانێت ڕاستە خۆی ئیشی بەوەی نەبی بەڵام کۆگایەکی گەورە دەتوان ئیسفادەی لێ بکە لەبەر ئەوەی ئەو داتایی کە بەکاری دێنی ئەگەی SSD بی خێراتر ئیش دەکات ناو پرۆگرامەکان بۆیش 2 تێرابایتی SSD-شی لە بۆ دادرێن وەکو داتا ئەو کەسێک کە کارەکان دەکات دەتوانین داتایەکەی خۆی لێرەدا بنێ و ئیسفادەی لێ بکە و ئیشی لێسەر بکە بە خێرایی هەیکەلەکەش یاخود ئەو پارچانەی کە هەر هەمووی تێدا دەبەسترێ کەیسەکە لیانلی مێژدووە کە دەبین حەزمی یەکجار گەورەیە زۆر قەبارەی گەورەیە وەستای شتەکەش پێما بێ هەر لەسەر داوای ئەو هونەر ئەو ئارتیستەیە زین چۆن دەبەسترێ و شێوەشی چۆن دەدات باسەنجام فەرموو ئەوە مەزەبۆردەکەی یەکەم شت کە دەرمان هینە خۆت عادەتەن کە PC بیڵدەکەی یەکەم شت دەستی پێ بکەی چییە مەزەبۆردە تەمام دەست بکەم ئەوش مەزەبۆردەکەیە تەمامە یعنی ئێستا پارچەکان لەسەری بیڵدەکەی ئەس دەیخێنایەوە هەندێک پارچەی دادەنێن لەسەری کەمیشت براکێتەکەی دەگۆڕی Core i9 13 جنریشنەکەی دەینین ئەجە CPU-کانی ئینتێڵی بە شکلەشی زۆر جوان ئەنبۆکس دەبی و ئەوەشی کە دایدێنێ زۆر جوان ئینتێڵ ئەو مەگارەگارە ئەو پارچە بچکەیت
ئەوە دەنگی لێ پاش پێشکردنی هەیە یان هەدەی بۆ ستایلە بیکەیت هەر بۆ ستایلێ اوكي خۆیمان لێ کردەوە ئەو براکەتی لە بۆ دادەنین بەبی سیپیوەکە هەشتا سارتر بی براکەتەکە نووسرا ئینتێل 12 بەڵام پرۆسەرەکە خۆی 13 هیچ فەرق ناکات لەوە براکەتی فەرق ناکات لە بۆ مەدەربۆردیش فەرق ناکات فەرق ناکات یەک حەزمە بەڵێ چونکە یەک سۆکێتی دانیشتنی هەیە لە بەستانیش بە حرفی یەکس دەبەستی ها بەڵێ وها باشترە لەوەی زەخت نەکەوتە سەر یەک لە نەشجوڵێ بەڵێ CPU تۆ ئێستا باسەنس دەبەستین ئۆکەی SSD ویندۆزەکەی دەبەست ویندۆز سی بەڵێ. هاوڕێن ئەوە چەند خێراوی لە بۆ سیستەمەکەی خۆت زۆر خۆشترە مەسەلەن پێبوونە بژانەوەیە پرۆگرامەکانە فایلی پرۆگرامەکانت خێراتر کار دەکات ئەوە SSD-کەیە زۆر سەریعە وەکوتم 7.5 گیگابتە لە چرکەچی کە سرعتێکی معقول نییە ینی مەسەن کات خۆشکرد لەومان کردەوە کارەسات بوو دانانی ئەوەی زۆر ئەساسە ئەو جۆرە هاردانە بەتایبەت ئەوانەی NVMe لە مەدەربۆرد چەند شوێنێکەیە بۆ بەستانی هارد بەتایبەت NVMe باشترین شوێن کە لە بۆی دابنی خۆی لە کەتەلۆگ پێمان دەرێتن کامە جێ ینی کامە شوێنی SSD جێن 5 و جێن 4 ئێرانە لە هەمووی باشترە اوكي يعني تو افضليتك ديوي بەڵێ شوين افضليه هەمووشی فێرمان پادی پێوێ ئەو فێرمان پادە وای لەو هاردی دەکاتن کە قرم نبي گەرم نەبێتن سارد بیتن هاوريان دشنا باور سبلاي بستاني باور سبلاي كا راست خود استناو كيسكي او اذا بستين دو هذين وسر تاو كردني بابتك اني ديكا بسر مزبوطه كده باور سبلاي شي زور زبلا هاو چەندە بە خۆیتا چەندی هەیە خۆی هەیەی زۆری هەیە بەس ئەنواع مۆدیلات هەیە ئێستا ئەوە براندی کۆرسێرە براندی کۆرسێر 1 کیلۆ براندانەکە زۆر معروفە و خەڵک زۆر ڕغبەتی لەسەرە گرانە بەڵام زۆر باشە یەکەمیشت ئەمە بەتایبەت لە کوردستان کێشەی ڤۆڵتیمان هەیە لە مۆریدا لە زۆر جار لە ڕئیسیش بە پاوەر سەپلایات وەکو ڤۆڵتاژیش ئیشی خۆی دەکاتن یعنی ئەگەر کارەبایەکی تەواویشت لە بۆنێتن ئەو کارەبایەکەت لەو تەواو دەکاتن وەکو مەسەلەی ئۆنلاین و ئۆفلاین UPS ئۆنلاین وەکو ئەوە ئەو پاور سبلاي کێبلی مەدەربۆردەکەی دەبەستین تمام ئەوانە هەمووی شوێنی خۆی هەیە یعنی بۆ نمونە قوتی ئەو قوتەی کە لە بۆ مەدەربۆردی دەچیتن ئەو وایرەی لە بۆ بەکاردێنین لە بۆ CPU هەروەتر لە بۆ گرافیک کاردیش هەروەتر هەڕێنەوە ناردنی پاوەرە کارەبای دەنێری لە بە هەموو پارچەکان ئەوەش بە خۆی ئەتمە دوایە بە کێبڵی کارەبای لێ دەدەین ئەوە تەحویل دەکەیش کات شاشەکەمان 4 پاوەڕی دەوێتن لە نجاحەترین ئیش کە لەگەری بکەین 4 وایەری ئەو هارە بەکاربیێنین نەک وایرێک 2 پاوەڕی بدەینەوە لەبەرەوەی پێویستیان بە کارەبایەکی زۆر هەیە چەندی دەوێت بە کارەوە مەسەن بە ئەمپێرەکە لێک دێنەوە شتەش نزیکەی 2 ئەمپێر و نیو هەتا 3 ئەمپێر بەس گرافیک کارت بەس گرافیک کارت ئەی بابڕ بەزەوە کێسەکە گەورەی هەمووی دەشارتەوە 4 وایرمان ئامادە کرد ئەوە لە بۆ گرافیک کارتەکە بەس لە بۆ گرافیک کارت چونکە خەڵکەکی زۆر کێشەی لە تاوانەوەی کارەبایەکەی بوو لە ئەنتەرنێت بینیم ئەوانە دەتاوەوە ئێرە پلاکەی سەری ئێرە دەتاوەوە و سەری کارشاشەکەش دەتاوەوە بەزا هابیکەی چێشت نابێت ئەو هەرەبیکەی چێشت نابێتن ئەوەش کێبلی پاوەری CPU دوو دانەمان پێویستە کێبلی ساتای پاوەری ساتای پێ دەڵێن بەکاردێت لە بۆ ئەو هاردانە لە بۆ هاوتەکان بەڵێ دوو دانەمان پێویستە لە ئەوەی قوتێکی زۆر نەکەوتە سەر هاردەکان ئەگەر بێت و کارەبایەتیشی لێوەرگین وەکو گلۆپی RGB و ئەوانە بێت دانەک بەس لە بۆ هاردەکان بەکاردێن
دانەچیش لە بۆ گلۆپەکە ئەوەش کێبلی پاوەری مۆلەکسی پێ دەڵێن ئەوانە زۆر شت هەیە RGB-ەکەی بۆی ئیش دەکاتن پاوەڕەکەی بۆی وەردەگری با بڵێن هاوڕێن ئێستا کاتی بینینی کولەرەکەی و بزانین چی کۆپونیە و چۆنچۆنیش دیزاینەکەی دادنێ ئەوە کولەرەکەیە بۆکسێکی گەورەیە ئۆکێ ئەوانە دەوی فانەکان بی وایە ئەوە فانەکانە ئەو لەبەر سیپیۆکەی وایە ئەوە ئیشی خاص ساکردنەوەی CPU لیگوی ئەسوس ئەوە پێتر دوێ ئەدڤانتێج دانە دانە لێ دادەنێت ئەو جارە کێسەکەمان هینە ئێستا ئەوزار ئەستەکەین کێسەکەی جارە لێک هەردەوە شوێنی نەوەیشمان پێ دەتێکی بێت یاڵا بەڕێز بکەین هاوڕێنی خۆشەویستم پاور سپلایەکەمان بەستە کۆمەڵە کێبڵێکی زۆری پێوەیە لێژ خطواتەکانم تەسویر نەکرد بەدەستە زیاتر پێتان شاندم ئەو کێبڵانەش دەشارینەوە کێبڵ مانجمنت ئێستا کاتی بەستانی مەزەبۆردەکەیە لە شوێنی خۆی فرم بەسەنجە دەبینین شوێنی تایبەتی خۆی هەیە ئەوە دەستە وێندەر هاوڕێن ئێستا کولەرەکە دەبەستین کولەرەکەش دێتە ئێرکوانە دانانی وێ لەوانەیە تۆزێک هوەری بوێ شوێنی لۆکرەیە بەڵام هەر دانانیشی هوەری دەوێتن توانی بە خایەنتری شێوە بە جوانتری شێوە بیبەستی لەبەرەوەی ئەو زۆرە کۆمپیوتەرانە لۆ بۆ کارکردنە لە بۆ لەوانێ مودەکی یەکجار زۆر کار بکە لۆیە زۆر گرینگە کەسانی پرۆفشناڵ بتوانن بە جوانی بیبەستن ئەو کولەرەکەمان بەستە مەزبوط ئێستاش چ دەکەین ڕامەکان دەبەستین لۆ یەکەم جار ڕامەکانمان نەبەستا لۆی دنیا بینیوەرە بەستانی وەی نەوەک ڕامەکەی بگریتن زۆر کەیس هەیە کە لیکوید کولەری لە بۆ دادنەی ڕامەکەی دەگریتن ئەزیێت ڕامەکەی دەدا لۆ ئێستا دەیبەستین بە خاوێنی ئیش دەکەین ئەوە 64 گیگامان بەستە ئەوە 64ەکەی دیکەیە هەر هەمووی دەکات 128 گیگا پێما بێتە بە زۆربەی کارەکان 128 گیگا کافیە خاستەنەوە پرۆگرامەکانی ئەدۆبیە ئەوانە تۆزێک ڕامیان پێویستە بە تایبەتی مەسەڵەن فایلی گەورەی فۆتۆشۆپ تەبی پرۆژەی گەورەی پرێمەر و ئافتەر ئیفێکت تەبی یاخود پرۆگرامە 3دیەکان پێویستیان بە ڕامێکی زۆرە ئیشی ڕامیش چییە بەگشتی هەڵگرتنی ئەو پرۆگرامانەیە لەسەر خۆی یاخود چەند پرۆگرامێک لێک کاتی کردبیتەوە و شتەش کەشێک کە ڕامی زۆر دەکوژی ئەگەزانیت کۆمپیوتەرەکەت خاوە بە هەست پێ بکەی گوگل کڕۆمە وێران دەکە وێران ڕامت دەخوە لێ زۆر ئاگادار بە کاتێککە پرۆگرامەکی گەورە ئیش پێ دەکەی گوگل کڕۆمەکە داخە هەوڵ بدەی یان تابت زۆر کەم کردیتەوە لۆگۆی نوێکە ئۆکەی ئەوانە تەواو ئێستا کاتی بیگ بۆیەکەیە ئەویش چلنەوەتە RTX-ەکەی GeForce-ەکەی ئینڤیدیا و بەعکسی گوتم لەبەرەوەی درمان خۆشە ئەوەی دەبەستین 24 گیگابایت VRAM-مان هەیە شتێکی زەخم و زەبەلا ها قەبارەشی زۆر گەورەیە بزانین شکلی کووە پێشم مابی هەدیێکیشی لەگەڵە ئەو بەس لکوی دەکەیتی ئەو گرافی کارتەکە نیەزارێ ئەو گراف کارتەکەیە لیکویدەکە لە بنیت لیکویدەکە لە ئەها ئەو تێگەیشتی دوو پارچەی زەبەلا دێت ئێرانە سەکەیسەکە زۆر بەتاڵ دیارە بۆ شێوازەی ئەو گراف کارتەکەیە ئۆکەی ئەوە فانەکانێتی لیکویدە لەبەرەوەی زۆر گەرم دەبیتن پێویستمان ئەکاتە دوو پارچە هەلاوان لە ئینتەرنێتی ببینین هەموو یەک پارچە بێ ئەوە کراتە دوو پارچە پانکەکانی بە گرافیکاردەکەی وێ بەڵام وەکو ڕای خۆمان ئاواهی باشترە بە لیکوید زیاتر سار دەبتەوە
تێگەیشت ئەوەش کێبلی پاوەڕەکەیتی ئەوش کێبلی پاوەرەکەیتی ئەوەش هەدیەکەی شکلێکی باتمانی هەیە ئەکستریم ئێدیشنە ئۆکێ هاوڕێ ما دوای ماندووبوونەکی زۆر توانیمان کولەری GPU-ەکەی ئەلێرە ئینستۆڵ بکەین دەبین عکسمان کردیتەوە بەڵام یەکسەر کۆنێکتر لەگەڵ کولەرەکەی خۆی کە بە کەیسەکەی وەیە و فانانە ئێستاش بەستانی GPU-ەکەیە لەسەر مەزەبۆردەکەی دایمەن لە شوێنی یەکەم بیبەستن ئۆکەی ئەوە چۆ شوێنی خۆی تاوا ئەو قرتەی ئاخیری زۆر خۆشە تاوان ئەو بەسیترین خۆتوەکەی بوو ئاسانترین خۆتوەکەی بووە تقریبان زۆربەی ئیشەکان تەواو بوو ئێستا حالیەن دەبینین ئەوە هەیکەلی کەیسەکەیە ئەوە GPU ئەوە CPU مەزەبۆرد ئەوەش کوولینگەکە ئەوەش کۆڵی GPU ئێستا کاتی شتێکی زۆر زۆر خۆشە نارێن چییە باسان بیکە یەک کرد لە تامە خۆشەکان ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار ئەوە پێنج تاوا بزانم هیچ کەنەما ئۆکەی ئێستا کاتی چییە پێکردم ئەوەیان خۆش ئەوەش کۆمپیوتەرەکە هەڵبوو ڕامەکان زۆر زۆر جوانن ئەوەش دەنجی فانەکانە درێم بەردێ لە چاو ئەوەی کە زۆر زەبەلاها دەنجی زۆر کەمە زۆر زۆر شتێکی جوانە ئەوە چیەوە ئەو ڕقەمە ئەوە کۆدینجی خۆیتی مەزەبۆردەکەی دیخینتەوە باشە ئێستا حالی حازر بەبێ ئەو کۆدانەی کە بدێتن ئێرۆری ئەومان دەداتێک هێشتا ویندۆزمەندانەوە تەمام ئێستا کاتیەوەیە فلاشەکی USB لێ دەین و ویندۆزی بخێنە سەری و ئیشی پێ بکەین هەموو شتێک مەزبوط پیرۆزە لە ساحێبەکەی بەس وەکوتم ئەو GPU هەدیەشی لەگەرە ئەوەش هەدیەکەیە ئەو فیگەرەی لەگەرە کۆمپانیای ناوی ئەکستریمەوەیە یان فیگەرەکە ناوی ئەکستریم بەخۆی گیگابایتە بەس ئەکستریم ئیدیشنەکەی ئەوەی لەگەڵا فیگەرێکی زۆر جوانە تقریبا وەجی باتمانی و باتمانیش نییە عشتەشی لە بابەتانەیە ئەوەش بوتەکەی کرد ئێستا ئیرۆ شتەکانی وەی ویندۆزێک هێشتا ویندۆز شتمەندانە بەس بهیم دەبینین ماسفاتەکان هەر هەمووی هات کەواتە ئەوان هەمووی ئینستۆڵ کرایە هاردەکانمان هەر هەمووی دانا نایجارێ تەنیا ئەبزانم ئەوە داناوەیە 1 تێرابایت ئەو 1 تێرابایتی 990 پرۆیەکەیە ئەوی دیکەش پیرۆزی ساحەوی بی ئینشاڵڵایشی جوانی پێ بکە خۆشەویستان ناونیشانی پیسی زۆنی زۆر زۆر ئاسانە ئەوە شەقامی سڵتان مزەفەرە ئەوە لە هەردوو سایدی ئەو شێوازدەی لێرە لە بینایەدەی خوارێ ئەوە پیسی زۆن ئەوە دوکانی پیسی زۆنە ئەوەش دوکانەکە